گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەل لە هەر شوێنە گوێبیستی من سڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشۆشکاری بەرنامەی پرسیەم جارشمان تایبەتە بە دۆزی کۆبانی و بڕیاری دادگای خڕکە دژی سیاسەتمەدارانی باکووری کوردستان و تورکیا. بۆ قسەکردن لەسەرم پرسەش میوانداری ڕۆژنامەی و شادیە شەوڵشمان کردەوە. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ ڕەخسانیم دەرفەتەش. زۆر سپاس. سەرەتا گەر بپرسم خوێنەوەی بەڕێستان چییە بۆ بڕیارەکانی دادگای خڕکە سەبارەت بە دۆزی کۆبانیە و ئەو سزای خستوێتە سەر سیاسەتمەداران لە باکووری کوردستان و تورکیا؟ بەڵێ، سەرەتا زۆر سپاس بۆ ڕەخسانیم دەرفەتە، دەستان خۆش بێت. ئەوەی کە لە سەرەتاوە پێشووی کە ئێمە بتوانین خوێندنەوەیەک بۆ بابەتەکە بکەین، سەرەتا سەرڕایەوەی کە خەمباری خۆمان و هاوخەمی خۆمان بۆ بڕیارەی دادگای خڕکە ڕاگەین، بەڵام هاوکات پاڵپشتی بەرخودان و تێکۆشانی گەلانی ئازادی خوازی باکووری کوردستان و تورکیاشین. ڕاستی لای هەمووان ئاشکرایە لە ساڵی 2014ەوە سیاسەتمەدارانەی باکووری کوردستان و تورکیا بە تایبەتی سەلاح عەلی دەمیرتاژ و فیگەن یوکسەکداغ لە زینداندان و لە مایەمدا ساڵای ئێمە بەگشتی و گەلی کورد و گەلانی تورکیاش هاوکات بە تایبەتی لە چاوەڕوانی یەکلاکردنەوەی دۆزی کۆبانەدا بوون و لە ماوەی ئەم دە ساڵەیە چەندین خوێندنەوەی جیاواز کراوە بۆ دۆزی کۆبانی و بە تایبەتیش ئەنی دیار بوو کە دەوڵەتی داگیرکەری تورکیا نایەوێت هەروە بە ئاسانی ئەم دۆزە تێپەڕێنێ. یعنی گەڕێنەوە بە ساڵی 2014 لە کاتێکا کە بەرخودانی کۆبانەیە شەڕی کۆبانە لە دژی چەتەکانی داعش لەسەر ئاستی جیهان دەنگدانەوەیکی گەورەی بە دوای خۆی داهێنا و بووە داستانێکی قارەمانێتی کە لە تەواوی جیهان لە تەواوی توانم بڵم پانتایە سیاسی و میدیایی و کۆمەڵایەتەکانە باسەکرا لە گوناو گۆڕەپانی جیهانە ڕۆژەفێکی گرنگ بوو. لەو کاتەدا ئەرکی هەموو ئازادی خواز و مرۆڤێکی ئازادە، نەوەک تەنها بەزگەلی کورد کە پشتگیری و بەرخودانی کۆبانە بکات، چکە هەمومان نەزانین کە داعش ڕێکخراوێکی یاخود گروپێکی تیرۆریستی مرۆڤکوژ کە بە گوێرەی تەنانەت یاسا و بەگوێرەی دادگانە دەوڵەتیەکانیش بێت چەندین تاوانی مرۆیی ئەنجامداوە و لەو کاتەدا ئەتوانم بڵم کە شەڕڤانانی یەپەگە و یەپەژە بەرخودانی ئەوان بەرگریکردن بوو لە مرۆڤایەتیانی ئەوان بە نای مرۆڤایەتیەوە لە کۆبانێ شەڕیانە کرد بۆ بەجێگەیاندنی ئەرکێکی ئەم ئەخلاقی و ئینسانی و نەتەوایەتیش بە هاوکات لە باکووری کوردستان و تورکیا سیاسەتمەداران بەشێکی زۆری سیاسەتمەدارانی ئەو کاتە داوای هەولێستیان لەگەلە کرد و خۆپیشاندان و چالاکی جیازیان لەسەر شەقام ئەنجامدا و داوای ئەوەشیان کرد کە پێویستە دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی جیاواز بەشدار بێت لە هاوکاریکردنی شەڕڤانانی یەپەگە و یەپەژە. ئەمە ژوای کرد کە دەوڵەتی داگیرکەری تورکیا کەیسێکی بڵین بەناو یاسایی لە دادگاکانی خۆیان بکاتەوە لە دژی سیاسەتمەدارانی باکووری کوردستان و تورکیا. ئێستا لە دوای 10 ساڵ ئەم کەیسە یەکلایی کرایەوەتەوە و ئەبینین کە سەلاح عەلی دەمیرتاژ بە 42 ساڵ و فیگەن یوکسەکداغ بە 32 ساڵ و ئەحمەد تورکیش بە هەمان شێوە بە 10 ساڵ و 108 سیاسەتمەداری دیکەش هەرێکی بە ساڵێکی جیاواز بڕیاریدا. خوێنەوەی ئێمە بوو بابەتە ئەوەیە کە ئەم بڕیارە پێش هەموو شتێ بڕیارێکی نایاساییە لەبەرەوەی کە لە ناو دادگایەکی نایاسایی یادراوە. ئەم دادگایەکی قڕکەرە، دادگایەک نییە کە یاسا تیا جێبەجێ بکرێت، چەندە نیشانێکی گەورەی پرسیاری لەسەر یاسا هەیە، یعنی ئینسانە بێ پرسێ باشە یاسا چییە، بە تایبەتی لە ناو تورکیا کە ئێستا بینی بەو شێوازە لە کۆمەڵێک سیاسەتمەدار لە پێناو دۆزێکی ئازادیە، لە پێناو دۆزێکی ئازادی خوازە زیندانی ئەکرێن، ینی تەنانەت ڕۆڵی یاسا و ئەکەوێتە ژێر پرسیارەوە بەڕاستی لێستایە و بەگشتی مەبەستەکە ئەوەیە کامە ئەوە بڵم ئەم بڕیارێکی سیاسیە پێشۆی کە بڕیارێکی یاسایی بێ و خوێندنەوەکانیش بۆ ئەوەیە کە ئەمە ئەتوانم بڵم گەلە کۆمەیەک پیلانگیڕێکی دری دەوڵەتی داگیرکەری تورکیا و بە تایبەتی سیاسەتەکانی فاشیستی ئاکەپە مەهەپەی و بە تایبەتریش ئەردۆغانە کە هەمیشە دەبێ هەر ساڵێک شتێکە بێ بۆەوەی کە دژایەتی گەلی کوردی پێ بکات، ینی هیچ لە ماوەی 20 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای دەرکەوتنی ئەردۆغان لە گۆڕەپانی سیاسی تورکیا ساڵێک نەبووە کە ئەم ئینسانە ئەم کەسە ئەم دیکتاتۆرە بەوا بڵێ من فاشیستە کە شتێک لە دژی گەلی کورد سەرپێ نەخە. بۆیە بەگشتی ینی ئەم دۆزی کۆبانە و یەکلایکردنەوەی دۆزی کۆبانێش لەم کاتەیە ئەتوانم بڵم پیلانگی ڕێگیا خودت گەلە کۆمەیەکی تری ئاکەپە مەهەپێ لە بەرامبەر گەلانی تورکیا ئەمجارە ئەومان لەبیر نەچانی تەنان ئەمجارە گەلی کورد نیە بوو گەلانی تورکیاشە بە هەماشە. هەر لەو چوارچێوەیەدا وەکو بەڕێستان باستان کرد وەک ئەرکێکی مرۆیی ینی کۆمەڵێکی زۆر لە گەل لە چالاکوانان بەدەم
داواکاری هەڵوێستەکانەوە چوون بە تایبەت ئەو سەفەربەریەی کە ڕێبەرۆزەکان داوای کرد لە گەنجان ئێمە دەزانین هەر بە تەنها لە چوارچێوەی باکووری کوردستانە نمایەوە بۆ نمونە لە باشووری کوردستانی هەڵوێست نوێنراو لە چوارچێوەدا بڕیاری پەرلەمان هەبوو وەچوونی هێزەکانی پێشمەرگە هەبوو پێدوانیە لە دوای ئەم بڕیارە یاخود سزادانی ئەم سیاسەتمەدارانە یاخود ئەو بڕیارە سیاسی کە لەسەریان دراوە پێدوانیە هەر تەنها لەو چوارچێوەیان نامێنێتەوە ڕەنگە دواتر سەر هەڵبکێشێ بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ تەواوی یاخود بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان کە ئەمانەش لەو چوارچێوەیەدا ڕۆڵیان هەبوو بەدەم داواکاریەکان و چوونەوە ڕۆڵیان بینیوە لەو کەیسەدا پێدوانیە دوجار بۆ ئەوانیش هەمان شوت ڕوو بدات یاخود ئەوەی کە دەبینێت ئەم یاسایانان چیتری لێکەوت ڕاست جا سەرەتانی بۆی کە ڕاستۆنی وەڵامێکی ئەوە ڕاستەخۆ نەدەینەوە یەکسەر بچینە سەر بابەتەکە یعنی بۆی لە خۆمان بپرسین بۆ نمونە ئەم جارە ئەمانەی کە کراونەتە ئامانج ئەم سیاست مەدارانی کە کراونەتە ئامانج ئایا ینی هەمیان کوردن نەخێر هەمیان کوورد نین ئەو سیاسە مەدارانە بەشێکیان تورکن بەشێکیان ئەگەر لە بنەچیان بکۆڵینەوە تەنها کوردین بەڵکو گەلانی تریشی تورکیاشیتیایە بەڵام یەک ئامان هەمویان کۆکاتەوە کە سزا دراون ئەوی ژەوەیە کە لە ساڵی 2014 ئەم سیاست مەدارانە جا بە هەر شێوەیەک لە شێوەکان بوو بێ پشتگیریان بۆ کۆبانێ دەبڕیوە کەواتە لەسەر پشتگیریکردن بۆ کۆبانێ و پشتیوانیکردن لەو بەرخودانی ئەو کاتێکە لە کۆبانێ بەڕێوە چوو ئەم سیاست مەدارانە ئێستا بە زیندانی سەدان ساڵە سزا دراون کەواتە شتەکە ئەم جارە ئەم دۆزی کۆبانێ خاڵێکی زۆر تایبەتمەند و جیاوازی تیا کە پێویستە لەسەر ڕاوەستە بکەین ئەوی ژەوەیە کە ئەم پیلانگێڕیە تەنها لە دژی کورد نییە لە دژی هەموو ئەو ئینسانە ئازادی خوازانی تورکیایە کە لە بەرامبەر کۆبانەیە کە کورد خاوەنددارێتی لێکردو کە کورد پێشنگاتی بۆ کردو سزا دراون بێگومان ئالێرۆ توانین بینە سەر ئەو خاڵی کە تۆ باست کرد لە بێزەکانی پێشمەرگەی کوردستان هەرێمی کوردستان لەو کاتایە ڕۆشتن بۆ کۆبانێ و بەشداریان لە شەڕی کۆبانێ کرد بۆ پشتیوانیکردن لە شەڕوانانی ئەو کاتی ڕۆژاوای کوردستان دیارە بێگومان کە تایبەتمەندی دەوڵەتی داگیرکاری تورکیاوە یانی تایبەتمەندی فاشیستی ئەم دەوڵەتەوەیە کە بۆ ئەو دژاتیکردنی گەلی کورد پێوەست نییە بە خاکێک بە جوگرافیایەکی دیاری کراوە لە هەر شوێنێکە بزانێت بەرژەوەندێکی سەرکەوتوانی گەلی کورد هەیە ئەم بە ئەرکی خۆی زانێت کە دژاتی بکە بۆیە بێگومان منەتوانم ئەوە بڵم کە ئەم بڕیارە تەنها بە سزادانی ئەم سیاست مەدارانەی باکووری کوردستان تورکیا نامێنێ وارچەندە ئەمە شارەزایانی یاسایی توان باشی لەسەر قسەکەن بەڵام ئەگەر بڕوانین بۆ دۆزی کۆبانێ تاکو ێستا دۆزێکی کراوەیە یعنی بە فەرمی دەوڵەتی تورکیا ڕای نەگەیاندۆ یا دامەزراوە یاسایەکانی دەوڵەتی تورکیا ڕای نەگەیاندۆ کە بە سزادانی دەمیرتاش و یکسەر داخ و هاوڕانەتی کەیسەکە داخراونە ئەم کەیسە هێشتا کراوەیە یعنی ئیمکانی ئەوەیتیە کە هەم پێداچوونەوە بە سزای ئەم سیاسە مەدارەکان کرد کەمە بەڕاستۆی زەحمەتەوەی هیوایمان لەسەر دامەزراوەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیا هەبێ بەڵام هاوکات کەیسێکی کراوەیە یعنی لە هەر کاتێکە دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیا توانێت ئەو شەرعێتە بە خۆی باکە ئەم کەیسە بگوازێتەوە بۆ نمونە گەربیشی گوازێتەوە بێگومان پشکی شێبەر باشووری کوردستانەکە بەر وەزارەتی پێشمەرگاکە تەنانەت من پێم وایە کە بەڕاستی ینی ئەوەندەم دەوڵەتێکی قڕکەر و دڵڕق و پاکتاوکارە من گومانم هەیە کە تەنانەت سەرۆکایەتی ئەو کاتی پەرلەمانی کوردستان بە دقیقی بە سەرۆکایەتی ئەو کاتی پەرلەمانی کوردستان هەم سەرۆکی پەرلەمان هەمە جێگر و سکرتێری پەرلەمانیش بەر لێشای ئەم یاسایە بکەون تەنانەت لەوانەیە ینی بەڕاستی هەموو شتێک چاوەڕوانکراوە لەم دەوڵەتە ینی لەوانەیە من پێشبینی یەکەم کە تەنانەت ئەو ئەندام پەرلەمانەشی کە دەنگیان بە پرۆژه یاساکەی نردنی هێزی پێشمەرگەی کوردستان هەبوو بۆ ڕۆژاوای کوردستان ئەوانیش بەڕاستی بەرەم لێشاوە بکەون چونکە دۆزی کۆبانێ کەیسێکە بە گوێرەی لە چوارچێوەی یاساکانی دەوڵەتی تورکیا کەیسێکی کراوەیە و تا ئێستا کەیسە دانەخراوە و ئەتوانێت کە لەبەر ئەم بنەمای دۆزی کۆبانێ باشووری کوردستانیش بگرێتەوە لەبەری کە پێشمەرگەی کوردستان ئەو کاتە ڕۆشتن بۆ هاوکاریکردنی ڕۆژاوە هەر بەتەنها لەسەر پشتگیریکردنی ئەو کاتەی شەڕوانان و ئەو پرسەڕەوایی کە هەبوو وەکو بەڕێستان باسیەکەن سەدان ساڵ زیندانی بڕاوەتەوە پێدوانیە ئەم سزا قورسا بۆ سەر سیاست مەداران یاخود هەر کەسێک کە لە چوارچێوەی بڕیارێکی دادگایی یاجا سیاسی بەیان یاسایی
تۆمەتبارەکرێ بەڵام بۆ نمونە سزاکەی هێندە گەورە بێ پێدوانی ئێمە دوجار ئەبێتە کەیسێکی جیهانی و بە جیهانیە بێ و ئەمە دەزانین دوجار باسی ڕۆژ دەکەین کە لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپاش هەڵوێز لەسەر ئەم بڕیاری دادگای قەرکەری تورکیا هەیە بەڵام مەبەستەکە لێرایە ئەم بڕیارە پێدوانیە زیاتر هەم دۆزی کورد ئەباتە پێشەوە و هەم ئەم کەسش زیاتر بە جیهانیەکە و لە بەرامبەر ئەوەشتا پێدوانیە بڕیارێکی لەم جۆرە یاخود لەسەر ئەم کەیسا پرسی کورد لە تورکیا بە تایبەت بگەێنێتە بنبەست پێدوانیە بەست گەشتنی سیاسەتی یاخود دۆزی کوردە لە باکووری کوردستانی تورکیا ئەزای بێگومانێک لە سەرەتاوم پێست بڵم بێگومان ئەم بڕیارەی دەوڵەتی داگیرکەری تورکیا ڕاستە کە بەداخەوە واکە کۆمەڵێک سیاسەتمەداری گەوری کورد و گەلانی ئازادی خوازی تورکیا ژە ناو زیندانەکانە بن بەڵام بە دیوێکی تر تا گەر ئێمە لێ بڕوانین ئەتوانم بڵم وەکو هێرشێکی پێچەوانە وایە کە بۆ سەر دامەزراوەکانی دەوڵەتی تورکیا دروستە بێت کە ئەتوانم بڵم لەسەر ئاستی نێودەوڵەتی پاڵپشتێکی هەم معنەوی و هەم پاڵپشتێکی سیاسی زۆر باشیشە بۆ گەلی کورد چونکە وەک چاڵێکی سیر بکرێکە ڕاست ئەو سیاسەتی کە لەوێ چونکە خۆت باشە زانی ئەنی هەموو دەسەڵاتێکی دیکتاتۆر خۆی بەدەستی خۆی گۆڕ بۆ خۆی هەڵەکەنێ اینجا بۆ نمونە ئێمە دووشت ئاماژە پێ بدە یەکەم خۆی بەرخودانی کۆبانێ ئەو بەرخودانە مەزنیکەکرا هەل لە هەناوی خۆیان بەرخودانێکی ئەتوان بڵم ئینتەرناسیۆنالیە ینی بەرخودانێکی نێودەوڵەتیە تەنانەت کاردانەوەکانیش بە هەمان شێوە بۆ دۆزی کۆبانێ و بۆ بەرخودانی کۆبانێ و کاتێک لەسەر ئاستی جیهان ئەمە بیرمانە ینی کەناڵەکانی ڕاگەاندن ڕێکخراوە جیهانیەکان سیاسەتمەدارەکان هونەرمەندان و سەران ئەوانی کە لەسەر ئاستی جیهان ناودەنگێکیان هەیە ئەمانە هەمیان پشتیوانیان لە بەرخودانی کۆبانێ کرد و هاوکات خاڵێکی ترەوەی کە ئەو بە دەیان شەڕوانی ئەنتەرناسیۆنالیش لە بەرخودانی کۆبانەیە 2014-15 لەو کاتەیە شەهید بوون بەشدار بوون کەواتە ئێستا ئەبینین ینی بە بۆچوونی من بۆ وەڵامی پرسیارەکەش بم ئەم بڕیارەی دادگای قەرکەری تورکیا تەنها تورکیانیە ینی ئەتوانین بۆ دۆزی کۆبانش بە هەماش تەنها دۆزێکی یاسایی نیە و کوامەژەمان پێدا بەڵکو بە بۆچوونی من شەڕی نێوان دوو زێنیەتە شەڕی نێوان دوو هێڵە هێڵێکی بەرخودانی هەیە و هێڵێکی فاشیستی هەیە هێڵە چونکە ئەزانین ینی لە ئێستادا ئەوەی کە پێشەنگایەتی بۆ جیهانەکە بۆ هێڵێکی ئازادی خوازی بەرخودانی هەیە ئەو فکری ڕێبەراپۆ و فکری تەبگەری ئازادی کوردستانەکە ئەو پێشەنگایەتیەکە لە بەرامبەریشە ئەوەی کە نوێنەرایەتی سیستەمی جیهانیەکە سیستەمی نوێنەرایەتی ناتۆکە نوێنەرایەتی مۆدرنیتەی سەرمایەداریەکە دەوڵەتی تورکیا ینی لێرەیە شەڕی تەنها کورد و تورک نییە یا تەنها شەڕی نێوان کۆبانی و سیاسەتمەدارانی دەوڵەتی دایکەی تورکانی بەڵکو شەڕی نێوان دوو زێنیەتە شەڕی نێوان دوو هێڵە دوو هێڵی سیاسی سیاسەتێکی ئازادی خوازی بەرخودانی و سیاسەتێکی فاشیستی بەڵام وەکو ئاماژەشمان پێدا وەکو خۆشەوتە یان یەکرێمە چاڵێک بێت کە بۆ دەوڵەتی دایکەری تورکیا هەڵکەنراوە و خۆی بەدەستی خۆی ئەم چاڵەشی هەڵکەندووە چونکە ئێستا لەسەر ئاستی جیهان بە تایبەتی لە ئەوروپا دەنگدانەوەیەکی گەورەی دروست کردووە یعنی مرۆڤ هەر پرسیارێکی زۆر سادە لە خۆی کا باشە بۆچی ئینسانێک کە پشگیری لە بەرخودانێکە لە دژی چەتەکانی داعش بە 40 ساڵ زیندانی سزاوێت یعنی تەنها پشگیریەکی ئەم بەرخودانی کردووە بە لە بەرامبەر کێشە بەرامبەر هێزێکی ترسناک و تیرۆریستیەک و داعشە بێگومان ئەمە لە ینی هۆشیارێکی ئەوەندە قوڵیشی پێویست نیە ئینسان هەر تۆزە هۆشیاری هەبێ زانێک ئەمە بڕیارێکی هەڵێ بۆی من دڵیام لەسەر ئاسی نێودەوڵەتی کاردانەوەیکی زۆر گەورەتریش دروستەکە و ئەبێتە جۆرێک لە پاڵپشتێکی معنەوی و سیاسیش بۆ گەلی کورد و هەروەها ئەتوانم بڵم لە بەرداوامیدان بە شەڕی نێوان خەتی سیاسی بەرخودانی و خەتی سیاسی فاشیستی گەڕێکی تر بە خۆیان بینە قۆناغێکی تر بە خۆیان بینە کە دەستپێکی قۆناغێکی تر بێت بەڵە پێدوانی ئەم بڕیارە یاخود بوون بەکارێنانی دادگا لە دژی ئەو هێڵ ئازادی خوازیەکە بە ڕێزستان باستان کە دوجار ئەمە لە چەند لایەنێک و کاریگەری لەسەر تورکیا بێ هەم لە لایەنی ناوخۆیی و هەم لە لایەنی لە ئاستی نێودەوڵەتی و پاشان لە نێو ڕێکخراوی ناتۆشە ینی ئەوەی کە ئێمە دەبینی لە ئێستادا تورکیا ڕەنگە وەکو میوانێکی وەک چۆن بڵین ڕەحسوب نەبێ لە ناو ناتۆشدا کاریگەری لەسەرێ بەڵام دوجار ئێمە دەزانین کە سیستەمی سەرمایەداری و بابەتی بەرژەوەندەکانە
ڕەنگە دوێشت بێتەوە پێ دیوانە هەڵوێستنی دەوڵەتیەکان تاوەکو ئێستا سەرەتایە بەڵام دوجار باڵکێشێ بۆ بڕیاری قورستەر کە دوجار کاریگەری لەسەر بوون بەشداری تورکیا بکە هەم لە ناتۆ هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی بە تایبەت لە ڕووی دەسەڵات و یاسای دادوەریەوە. ڕاستە بێگومان لای من پێشوەختە باوە بڵم بۆ منە ئەردۆغان لە ماوەی 20 ساڵی ڕابردووە کە خۆی یەشتۆتەوە لەسەر حکوم کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە بۆ ئەتوانم بڵم تۆزێک ئەوەشی پەیوەندی بە هەڵخەڵەتاندنی ڕای گشتی تورکیاشەوە هەیە جا بە ناوی ئاینەوە بێ بە تایبەتی و بە ناوی ئاینەوە ئەم کاراکە ئەگینا کەسێکی و کۆردۆغان ئینسان ئەتوانە بڵە بەڕاستی ئینسانێکی سیاسی عاقڵ نییە ئینسانێکی فاشیستە دیکتاتۆرێکە کە تەنها کوشتن و بڕین و ئاژاوە و تونند و تویژی و شەڕ و ئەم شتانە ئەزانێت بە تایبەتی لە پرسی کووردا ینی بێگومان بۆ نمونە ئەمە ئەزانین لە ماوەکانی ڕابردووە ساڵانی ڕابردووەکە پرۆسی ئاشتی هەبوو بێ لە سەردەمی ئەردۆغانە لە باشی خۆی نییە کۆمەڵک سوود و بەرژەوەندی هەبوو سوێتی لەو ماوەیە بیکات و دواتر وە تا شەڕ دەستی پێک ناخۆ چەند جار بۆ نمونە هەم بەڕێزانی تەفگەری ئازادی کوردستان کە ئێستا هەندەست پێشخەری ئاشیان کردو و کاتەشی کە گۆشەگیری ئیمراڵی نەبوو ڕێبەراپۆ بە هەمان شێوە چەندین جار دەست پێشخەری ئاگربەستی کردو یعنی ئەم کەسە تەنها شەڕ و کوشتن و بڕین و ئەمە ئازاینە هیچ عەقڵێکی سیاسی گرنگی نییە بۆ نمونە هەڵبژاردننی شارەوانیەکانمان بینی شکستێکی گەورە بوو بۆ ئاکەپە دوای 20 ساڵ ئەوە دوو هەڵبژاردن لەسەرێکە ئەستەمبول و ئەنقەرە دۆڕێنێ لە باکووری کوردستان کە شانازی بەوا کرد دەنگی زۆرێنێ دەنگەکانی یەکجار کەمی کرد لە ئامەد و لەوان بینیمان ئەو شکستە گەورەی کە هێنای لە زۆربەی شارە گەورەکان لە شارە گەورەکانی تورکیاش جاهپەیەسی کێشێکی گەورەیە لە بەردەماکە پێ ینی هەر بەڕاستی کێشێکی گەورەیە و توانیوێتی بۆمە بەرزبوونەوەی دەنگەکانی جەهپە بەشێکی پەیوەندی نییە بۆی کە جەهپە ئایا سیاسەتێکی ڕاست پەیڕاوەکاتیان نەبەڵکو بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە خەڵکی تورکیا لە بەرامبەر ئەردۆغانە هۆشیار بۆتەوە و پێویستی بەوەیە کە ئێستا ئەڵتەرناتیڤێک بۆ ئاکەپە دروستکە ئەزانێت کە مەهەپەش ئەوەندە حزبێکی سیاسی گرنگ نییە ئەوی ژەرتەنها شەڕەزانێ بۆیە ئەو جەهپە ئەو هەلەی قۆستۆتەوە بۆ شایە پڕەکاتەوە و بێگومان باکووری کوردستانیش ئێستا لە دەم پارتی و لە هەدەپە ئێستا توانێتی ینی لە بن لەدام حزبە سیاسەکانە ئەو بۆ شایە سیاسە پڕەکاتەوە بۆیە من ئەتوانم ئەوە بڵم کە لەسەر ئاسی نێودەوڵەتیش متمانی ئەردۆغان زیاتر لاوازەکە چونکە هەم ئەوروپا و ناتۆش زۆر باشە زان کە ئەردۆغان چ کەسایەتیەکە بەڵام تەنها بە بچووی من ئەوەیە کە لای ئەوروپا بە تایبەتی لای ناتۆ هێشتا ڕوون نەبووتەوە کە ئایا ئەوەی کە یەتە شوێنی ئەردۆغان لەگەڵ سیاسەتەکانی ئەوانە چۆن مامەڵە ئەکات ئەگینا دەمێک بوو ئەوان ئەتوانم بڵم بە جۆرە دەستیان لە ئەردۆغان شۆرده بوو یەکێک لە ئەو کەسانی کە لە سیاسەتی ئەنجومەن نیشتیمانی ئاسایشی نێتەوەی ئەمریکا بوو لە ساڵانی ڕابردوو کتێبێکی بیرۆری خۆی بڵاو کردەوە لە کتێبی بیرۆریەکە باس لە بیرۆریەکی مایک پێنسەکە وەزیری دەرەوەی ئەمریکا لەو کاتە لەگەڵ ئەردۆغانە هەڵام نەکرد بێ هاکان فیدانیش لەگەڵا کە ئەچنە کۆشکی سپی بۆ لای ترەمپ کە لە بەرامبەر شەڕی ڕۆژئاوای کوردستانە داوای پاڵپشتی ئەمریکاکەن ئەنی لەو کاتەیە کە تازە لە ساڵانی 2014 تا 2016 کە بەرخودانی ڕۆژاوای کوردستان پاڵپشتێکی جیهانی بەدەستێنا بوو لە ئەو کەسەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە کتێبەکەی بازەوە کە ئەڵێ ترەمپ بەڕاستەوخۆ بە ئەردۆغان ئەڵێ کە ئەمان لە بەرامبەر ئەو بەرخودانەیە ئەو بەرخودانی کە لە ڕۆژاوای کوردستانەوە ئەو پاڵپشە نێودەوڵەتیشی کە بەدەستێناوە ئەمانۆگە ئەمریکان ناتوان ئەو ڕیسکە بکەن ئەو سەرکێشیە بکەن بە ئاشکرا بۆ شێوازە پشتگیری تورکیا بکەن بۆ هێرشی سەر ڕۆژاوە بۆیە ئەمە لەو کاتەیەوە بۆ ئەبێ ئێستا چۆن بێکە ئەزانین بارودۆخی دارایی تورکیا زۆر خراپە لەسەر ئاستی نێودەوڵەتی تەنانیانی بەشێکی زۆری و چڕبوونەوەی هێرشانی کە ئێستا بۆ سەر باشووری کوردستانێ بەسەر پەرشتی هاکان فیدان بەشێکی کە هاکان فیدان خۆی لە ئاسی نێودەوڵەتیە شکستی هێناوە لە بەرەوەی بینیمان با زۆر نەڕۆنیانی لە بەغدا بەدەستی بەتاڵ گەڕایەوە لە ئێران بە هەمان شێوەیانی لە ماوەی ئەم 6 مانگی ڕابردووە هاکان فیدان هیچ دەستکەوتێکی نییە بۆ تورکیا بۆیە بێگومان وا ئاکات بۆ ئێستش بڕیاری دۆزی کۆبانێ وا ئاکات کە لەسەر ئاسی نێودەوڵەتی متمانەی ئەردۆغان ئاکەپە و تورکیاش بە شێوەی گشتی زیاتر بەرەو خراپی بڕ بەڵێ لە چوارچێوەی ئەوەی کە بەڕێستان باستان کرد بە ئەردۆغان ئەوێت بە نوێنەرایەتی بەحساب دینەکە یاخود نوێنەرایەتی و ڕۆتاکە بعد لە باڵاپۆشی و پارێزگاریکردن لە بابەتی حیجاب ومانە ئێمە دەزانی لە کاتێکدا
دادگای قەرخەری تورک دژ بە سیاسەتمەدارانی کورد و نەتەوەکانی دیکە لە باکووری کوردستان و تورکیا بڕیارێکی لەم جۆرە دەرەکە لەگەڵ ئەوەشدا جەنەڕاڵە کورداچیانی کە لە ساڵی 90 سەردەمی نەجمەدیارەکان نەوەکو دەلاچی مامەڵایان لەگەڵا ئەخرێنە زیندان کەمانە زیاتر دژی ئەو ڕەوتە بوون کە بە حساب ئێستا ئەردۆغان وەکو نوێنەرایەتی نوێنەرایەتی بکە بەڵام دەزانین لە هەمان کاتێوەدا کۆمەڵک لەو جەنەڕاڵانە ئازاد دەکات پێدوانی ئەمە لایەنێکی پەیوەستە بە شکستی ئەردۆغان و بەشێکیشی پێویستە بەو پەیوەندیەی کە تورکیا بەردەوام لەگەڵ داعشا هەی بووە هەر بە هۆکاری و پەیوەندیەش لە ئێستادا بڕارێکی وا قورس دەخاتە سەر سیاسەتمەداران. ڕاستە بێگومان وەکوی کە ئاماژەت پێدایانی ئەو بڕیاری ئازادکردنی ژەنەراڵەکانی سەردەمی نەزبەتین ئەربەکان پەیوەندیکی ڕاستەخۆی بۆ مامەڵە بازرگانیە نایاساییە نامرۆڤانەوەی هەیە کە لەگەڵ شتەکانی داعشە دەوڵەتی تورکیا هەیەی ینی بۆ نمونە یەکێک لەو ئامرازانی کە هەمیشە هێزێکی دیکتاتور و فاشیست و تۆتالیتار ئەوێل بمێنێتەوە پۆشینی ماسکە ینی ئەم دەسەڵاتە بۆ ئەی کە بمێنێتەوە بۆ ماوەی چەندین ساڵ بۆ ئەردۆغان 20 ساڵەکە خۆی هێشتۆتەوە 25 ساڵە خۆی هێشتۆتەوە پەیوەندی بە ئەوە هەیە کە ئەبێ ماسکێکی هەبێ بمە ماسکێک خۆی داپۆشێ ئەو ماسکەشی کە ئەردۆغان لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردووە بۆ خۆی پۆشیوەتی مەسلەی ئاینە مەسلەی دینە کە هەمیشە چەکێکی بەهێزی ئامرازێکی دەستی بەهێزی دەستی ئەردۆغان بووە بۆی کە شەرعێت بە داگیرکاری بە تاڵانی بە بازرگانی نایاسایی بە کوشتنی خۆی بە کوشتن بدا ینی بۆ نمونە ئەبینین کە ئەگەر ئەردۆغان وکوی کە خۆی باسیەکە نوێنەرایەتی خەتێکی ئیخوانیە کات و نوێنەرایەتی ینی خۆی وەکو سوڵتانێکی ئاینی ئەبین و پارێزگاری لە ئاینی ئیسلامەکە پێشەوەی نەزمەتی ژەنەراڵەکانی سەردەمی نەزمەتی ئەربەکان هەر لەم چەند مانگی ڕابردووە بۆچی سەردانی میسری کرد لەگەڵ سەرۆکۆماری میسرا بۆچی کۆبوو کە لە کاتێکە وەکوی کە ئیخوانەکان باسیەکەن سەرۆکی ئێستای میسر بەرپرسە لە سێدارەدانی سەرکردەکانی ئیخوان لە کاتێکە ئەردۆغان خۆی بە نوێنەرایەتی ئیخوانەکانی بۆ نمونە لێرە هەر لە باشووری کوردستان ئەوانی کە خەتی ئیخوانن لە باشووری کوردستان ئەردۆغان بە ئەوەی کە سوڵتانی خۆیان نەبینن و دژی سەرۆکۆماری ئێستای میسر قساکەن بەڵام هەر لە کاتێکە کە ئەمان واکەن ئەردۆغانە چێتە دەسەخاتە دەستی سەرۆکی ئێستای میسر و باوەشی پێیاکەوتە قەی لەگەڵاکە کەواتە ئەبینین کە ئەردۆغان لە پێناوی هێشتنەوەی دەسەڵاتی خۆیە لە پێناوی بەرژەوەندە سیاسەکانی خۆیە ئامادەیە هەموو جۆرەکردێکی ناخلاقی بکە تەنانەت ئەگەر درۆ لەگەڵ مێژووی سیاسی خۆیان بکە درۆ لەگەڵ بیرروباوەڕەکانی خۆیان بکە ئەگەر بیرروباوەڕێکی هەبێ تەنها لە پێنا ئەوەی کە بەردەوامی بەستی حکومڕانی خۆی بە و ڕقی خۆی بەرامبەر بە کورد بەتاڵ کاتەوە بەرامبەر بە ئازادی خوازانی گرانی تورکیاش بە هەمان شێوە ئازادکردنی ئەم ژەنەراڵانی سەردەمی نەزبەتین ئەربەکان ئەم ژەنەراڵانە بێگومان بەگوێری ئەو سزای ئەردۆغان دژایەتی پۆشینی حیجاب و ڕێوڕسمە ئاینیەکان و بە دینکردنی کۆمەلگای تورکیەکەن و ئەمانە لە ڕووی ئیدۆلۆژیشەوە گەر سەیران بکەین ئەمانە هەبیان توانم بڵۆم کۆمەڵێک ژەنەراڵی ئەتاتورکین ینی با ئاوا ناوی بنین چونکە لەسەر ڕێبازی ئەو ژیانیان کردو سیاسەتیان کردووە بۆیە ئازادکردنی ئەمان تەنها چەند ڕۆژە پێش لە سەپاندنی سزا بەسەر سیاسەتمەدارانی باکووری کوردستان و تورکیا نیشانی ئەوەیە کە شتێک بە ناوی ڕازگۆیی سیاسی لای ئەردۆغان نیە تەنها شتێک بە ناوی بەرژەوەندیەوە هەیە و هەر کەسێکیش بەرژەوەندەکانی بکاتە مەترسیەوە گوێنادا بەوەی کە سربەچ دین و بیر و باوەڕەکە ئەبێت کە سزای بدات لەبەرەوەی نەبێتە بربەست لە بەردەم سەپاندنی زیاتری بەرژەوەندەکانی خۆیان پێویست بەو مامەڵەی کە ئەردۆغان لە چوارچێوەی یاخود لە ئەو سیستەمە بەڕێوەبەرایەتی کە بۆ نمونە بەڕێستان باسان کرد بۆ نمونە هەموو هەنگاوێکێک ئەگرێتە بەر لە پێناومانەوەی خۆی بۆ 25 ساڵە شایەتیەوەدا چەندی هەنگاوی گرتوتە بەر کە زۆر کات هەنگاوەکان پێچەوانی خواست و ئەو ئیرادەیە بۆ بە خۆی باسێکە بەڵام ئێمە دەبینین پەیوەست بە پرسی کورد هەمیشە لۆژیکی بۆ نمونە شەڕ یاخود دادگا یاخود قڕکردن بەکاردێنێت ئێمە دەزانین کە بەو شێوازە مامەڵەکردن لەگەڵ کورد لە ماوەی ڕابردوودا نەیتوانێت هیچ شتێک سەوزکە پێ دوایە بابەتی زیندان گرتن و بابەتی شەڕ و هەنگاوی کە دەیەوێت بە بەردەوامی و لێ ساشدا هەنگاوی بۆ بنێ ئەوش لە ڕێگای لۆجیکی هێز و
هێرشکردنی داگیرکاری بەسەر باشووری کوردستان دەنگی ئازاد کرد بکە یاخود دەنگی کورد نەهێڵێت پێدوانێ مە زیاتر وەکو پێشتر باسمان کە دۆزی کورد لەسەر ئاسی گیانەباتە پێشەوە. ڕاستە بێگومان لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە بە تایبەتی ئەگەر لە ماوەی بڵێن لە دوای شەڕی چەتەکانی داعشەوە خەباتی ڕەوای گەلی کورد و گرانی ئازادی خواست قۆناغێکی زۆر چۆتە پێشەوە لەبەرەوەی کە مەترسیەک لەسەر مرۆڤایەتی دروست بوو کە ئەوی چەتەکانی داعش بخۆی هەم دروستبوونی داعشی ژانی بەرهەمی سیستەمی مۆدرنیتی سەرمایه‌داری و لە هەناوی ئەو سیستەمەوە هاتوۆتە دەرەوە و ئامڕازێکی دەستی ناتو و هێزە باڵادەستەکانی دریشە بۆ کۆنتڕۆڵکردنی بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیانی چەند ساڵە ئەم هەموو گروپە تیرۆریستیە بۆ لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستە بێ ینی ئامانجێکی سەرەکی سیستەمی جیهانیە لە پشتیەوە بەڵام لە بە درێژایی ساڵانی ڕابردووە تا پێش بڵێم پێش شۆڕشی ڕۆژاوای کوردستان و پێش دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەو هێزانی کە لە بەرامبەرم گروپە تیرۆریستیانەیە وەستاونەتەوە هێزگەلێکی جیاواز بوون زۆر کاریگەریان لەسەر گۆڕپانی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست نەکردووە بەڵام لە دوای دروستبوونی داعشەوە و بە تایبەتی لە دوای بەرخودانی شەڕڤانان و گەریلاکان و گەلی کورد بە شوەیەکی تایبەتی لە دژی داعش وای کرم گروپە تیرۆریستیە بوەستێنرێت یعنی شکستی پێبهێنرێ بینیمان عراق نەیتوانی شکستی پێبێنێت سووریا نەیتوانی تەنانەت هێزەکانی هاوپەیمانانیش نەیانتوانی تەنها هێزێک کە توانی شکست بە داعش بێنێت گەریلا و شەڕڤانان بوون بۆیە ئەمە ژوای کرد لەبەرەوەی کە گەریلا و شەڕڤانیش بێگومان سیستەمێکی معریفی ئیدۆلۆژیک گەورە لە پشتیوێتی بۆیە وای کرد کە ئەم بەرخودانەی گەریلا و شەڕڤانان گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستکات ینی گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستکە بۆیە ئەمە وای کرد کە لەسەر ئاسی جیهان دۆزی کورد چەند هەنگاوێکی زۆر بچێتە پێشەوە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووشە ئەم چون ئەم هەنگاوەنان بەرەو پێشکەوتن بەرەو گەشە سەردن هەر بەردەوام بووە چونکە ئەبینی ئێستا هەموو هێرشەکان هەموو هەڕەشەکان لە بەرامبەر گەلی کووردا لە بەرامبەر ئەم خەتە بەرخودانەیە کە لە سەرتاوە باسمان کرد و ئەشبینین کە ڕۆژ بە دوای ڕۆژ لەسەر ئاسی جیهان هۆشیاری زیاتر دروستە پێ لە بەرامبەر ئەم کارانی کە ئەردۆغان کە ئاکەپە مەهەپەیکە ئەکرێ بۆ نمونە ئەنجامی هەڵبژانی شارەوانیەکان بە دوای نمونە بێنانی بە نمونەی هەرەدایی بێنینەوە کە بینیمان ئاگاییە گۆشارێکی سیاسی دروست بوو لە بەرامبەر ئاکەپە مەهەپەیە بێگومان ئەم بڕیارە ژواکات کە هەم تێکۆشانی گەلی کورد لە باکووری کوردستان و تورکیا هەم لەسەر ئاسی جیهان هەنگاوی زیاتر بەرەو پێشەوە بنێت بەمەرجەکەیمە بتوانین بە گشتی خاوەنددارەتی لە ئەو تێکۆشانە لە تەنان لە سزادانی دەمیرتا شوڕیکرداخ و هەموو هاوڕێیانی تری بکەین و ئاگای بێتە هۆکارێک بووی کە ئاگایکی سیاسی و هۆشارێکی سیاسی دروست ببێ کە وا بکات ئێمە بە چاوێکی ترەوە لە ئەم بەرخودانە تێبگەین و دڵنیاشم لەسەر ئاسی جیهانی شەوەی کە ئێستێمە لە ڕاگەیانەکانەوەی بینین ئەوە زیاتریش ئەو ئاگایە زیاترە بێ دڵنیاشم هەڵستی زیاتر دروستە بێ و لە بەرامبەر ئەم کارە فاشیستیانەدا دڵنیام کە تەنانەت بەرخودانی گەلی کوردیش زیاتر بەرفراونە گەر دوایی پرسیارم بکەم ئێمە دەزانین ئەمە سیاست و لۆجیکی ئەردۆغانە بەرامبەر بە کورد بەڵام دەبینین بەداخەوە لێسادا لە باشووری کوردستان پەدەکە خۆی کردوتە هاوپەیمانیەک یاخود ئەگەر هاوپەیمانی نەبێ هاوشێوەی یاخود بوونمانەوەی خۆی بەستۆتەوە بە بوونمانەوەی ئەردۆغانەوە لە کاتێکدایە ئەم سیاستەی ئەردۆغان دەبینین بە درێژایی مێژوو بەرامبەر بە پەرسی کورد بەڵام پەدەکە دێت بۆ جۆرە مامەڵەی لەگەڵداکات پێ دوانیە ئەمە ئەو قەناعەتەیە کە پێشتر وتراوە ێساش دەڵێن پەدەکە لەوا ترسێ ئەو چارەنووسی کە ڕوبەڕووی ئەردۆغان و ئاکەپە مەهەپە بۆتەوە هەماشت لە باشووری کوردستانیش ڕوبەڕووی ئەو بێتەوە ئێمە دەزانین بە تایبەت لە پرسی هەڵبژاردندا پەدەکە هەموو هەنگاوە هەوڵێکی بۆ یەک هەڵبژاردن نەکرێت چکە پێی وایە ئەو سیاسەتی یاخود ئەو دۆڕان و شکستی کە ڕوبەڕووی ئەردۆغان بۆتەوە بە هەمان شێوەش لە باشووری کوردستان ڕوبەڕووی خۆی حیزبەکەی دەبێت ڕاستەجا بێگومان هەر حیزبێک ینی هەر سیاسەتێک گەر بنەماڵەیەک هەر پارتێک کە خۆی بەستەوە بە دەوڵەتێکی داگیرکەرەوە کە خۆی وابەستی دەوڵەتێکی داگیرکەر کرد ئەبێ زۆر بار بزانێ ئەو دەوڵەتە داگیرکەرە کە ئەو کەوتە مەترسیەوە بوونی ئەمیش پێوەستە بۆ دەوڵەتە داگیرکەرەوە یعنی بۆیە ئێمە هەمیشە داواکەین کە لایەنە سیاسەکان یەک ڕیز بن کە حزبە کوردیەکان ناوخۆدا یەک ڕیز بن بەرژەوەندی نیشتیمانی و نەتەواتی لەسەر و هەموو بەرژەوەندیەکانەوە دابنێن
چونکە ڕۆژێک دێ کە ئەم دەوڵەتە لە پێناو بەرژەوەندی خۆیان دەست لەم حزبە دەست لەم لایەنە هەر بەرئەدات لەبەروی کە ئیش لە کۆتایە بەرژەوەندەکانی خۆی بەلاوە گرنگترە تا بەرژەوەندی پارتی و بەرژەوەندی پەدەکە و بەرژەوەندی بنەماڵی بارزانانی لە کاتێکا کە بۆ نمونە ئەردۆغان ئاکەپە ئەزانێت کە ئاکەپە لە مەترسیە هیچ بەڕاستی مەجبوری ئەوە نییە بێ پشگیری ماڵباتی بارزانانی وە پەدەکە بکە بۆیە بێگومان ڕوونە کە دڵنیاشم لای هەم لای پەدەکەەوە هەم لای ماڵباتی بارزانانیش ئەمە ڕوونە کە لە خوان لە مەترسیان لەسەر ئاسی نێودەوڵەتی متمانیان لە دەستداوەکو پێشتر نەماوە و هەروە لەسەر ئاسی ناوخۆش ئەم هەموو بەزم و ڕزمەی ئەم ماوەی لەسەر دواخستنی هەڵبژاردن و بەهانی جۆرا و جۆر تەنانەت هەر خودی مەسوور بارزانی کە دادگای فیدراڵی بە دادگای سەردەمی بەعز ناوە بە دوای ئەچێ سکاڵات تۆمارەکان نیشانەی ئەوەیە کە ئەمە هیچ ڕێگە چارێکیان لە بەردەمان نەماوەتەوە و خەڵکیش بە هەمان شێوە هۆشیار بۆتەوە بۆی ئەزانن کە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بە هەمان شێوە دەرخەری ئەم ڕاستیە بوو بۆیە من دڵنیام لەوەی کە دروستبوونی هەر مەترسیەک لەسەر دەوڵەتی تورکیا هاوکا دروستبوونی مەترسیە لەسەر بەرژەوەندەکانی پەدەکە و بەرژەوندەکانی ماڵباتی بارزانانی چونکە ڕاستی بمان و نەمانەوێ سەر ناو هاوڵاتیانیشە ئاگایەک دروست بووە کە وەڕوونیش بۆتەوە و تەنانەت لەوانەیە بڵم بەرپرسانی پەدەکە خۆشیان نایشارنەوە کە ئەمان ئێستا لەسەر هێڵی خیانەت سیاسەتەکەن لەسەر هێڵی دەوڵەتی داگیرکەری تورکیا سیاسەتەکەن لەسەر هێڵی بەرژەوەندی نیشتیمانی بەڕاستی سیاست ناکەن بۆیە هەنگاونانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بەرەو مەترسی زیاتر کە ڕوبەڕووی بێتەوە هاوکات مەترسیە بۆ سەر پەدەکە و بۆ سەر بنەماڵی بارزانیش و من لەو بڕاشانیم کە ئیتر ڕێگە چارێک ما بێتەمان بیکردن دەست بەڵکو بێت قوبولی بکەن کە ئیتر سیاسەتێکی شکست خواردویان توش بۆ تۆ بێ قوبولی کەن کە بەڕاستی یا ئەوەتە لە سیاست بە تەواتی دوورکەونەوە یا ئەوەتە گەلی کوردەوەنە ڕوبەڕووی کێشە و ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی زیاتر نەکەنەوە ڕۆژنامە زۆر شادیا شۆڕژ دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆیش بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ هێشتا و ئێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.